ڕۆژی دەی کانونی یەکەمی 1948 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی ڕاگەیاند کە چەندین بنەمای مرۆیی لە خۆ گرتووە. ئەو بنەمایانەش بەخشینی چینێک نییە بە چینێکی تر، بەڵکو مافی هەمووانە بەو پێی کە مرۆڤن و ئەو مافانش لە ناخی هەر مرۆڤێکدا هەن و نەبەستراوەتەوە بە هیچ مەرجێکی ڕەنگ و ڕەگەز و زمان و ئاین و بیر و باوەڕەوە. ئەو مافانە لەو جۆرە پێدراوانە نین کە مرۆڤ بتوانێت دەستبەرداریان بێت و پاشەکشەیان لێ بکات، چونکە مرۆڤ بە ئەندازەی بوونیان نەبوونی ئەو مافانە پێوانەی ڕێز و کەرامەت و پێگەی دەست دەکەوێت. بۆیە لە هەر شوێنێ ئەو مافانە پێشێل کران، ئەوە لەو شوێنەدا مرۆڤەکان کەسایەتی خۆیان لە دەست دەدەن و بگرە جۆرێک لە کۆیلایەتی بەسەریاندا دەسەپێنرێت. بەو پێی مرۆڤ لە پێشکەوتنی بەردەوامدایە، بۆیە مافەکانیش لە گۆڕانکاری بەردەوامدان، چونکە تا ئاستی مادی و معنەوی مرۆڤەکان لە گۆڕانکاری و پێشکەوتندا بێت، پێویستە مافەکانیشی لە پێشکەوتن و گەشەدا بن. ئەگەر ئەو وتانەی سەرەوە پێناسەی لایەنە تیۆریەکەی مافی مرۆڤ بێت، ئاشکرایە گەلانی جیهان بڕوای تەواویان بە مافەکانی مرۆڤ هەیە، بەڵام ئەوە سیستمە دەسەڵاتدار و پانخوازەکانن بە لێکدانەوەی چاواشەکارانە ئەو مافانە پێشێل دەکەن. بۆیە لەوەتی ئەو جارنامەیە ڕاگەیاندراوە جەنگ و کوشتار و مەینەتیەکانی مرۆڤ بەردەوامن، داگیرکاری و ستەمکاری و پێشێلکردنی مافی چارەنووسی گەلان بەردەوامە. ڕاگەاندنی ئەو جارنامەیە بەس نەبووە بۆ کەمکردنەوەی نەهامەتیەکانی مرۆڤ، چونکە لەو کاتەوە ئەو جارنامەیە بۆ ئازادی و یەکسانی و برایەتی ڕاگەاندراوە. میکانیزمی جێبەجێکردنی ئەو مافانە ناهاوسەنگ و ناکارا بووە. هۆکاری سەرەکیش ئەوەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ خۆی ناهاوسەنگە. ئایا پێکهێنانی ئەنجومەنی ئاسایش بە هەبوونی مافی ڤیتۆ بۆ 5 وڵاتی زلهێزی جیهانی یەکەمین هەنگاوی شکاندنی شکۆی مافی مرۆڤ نییە؟ نەبوونی ڕەتدانەوەی ستەمکاری و داگیرکاری وڵاتان شکاندنی سنوورەکانی ئەو جارنامەیە نییە؟ تەنانەت مافی مرۆڤ لەلایەن وڵاتانی زلهێزەوە کراوەتە کارتی گوشار بۆ مەبەستی سیاسی، لە دژی هەندێ بەکاردێنرێت، لە هەندێ وڵاتیش فەرامۆش دەکرێت. هەر ئێستا جیهان ئاگاداری وردەکاری پێشێلکردنی مافەکانی مرۆڤن لە چین و میانمار و فەڵەستین و کشمیر و سووریا و زۆر شوێنی تر، کەچی هەبوونی مافی ڤیتۆ و چاوپۆشی نێودەوڵەتی بەردەوامی داوەتە ئەو نەهامەتیانەی گەلان. سەرەڕای بنەما ئاشکرا و ڕاگەیاندراوەکانی مافی مرۆڤ و مافی چارەنووسی گەلان بە پێی یاسای نێودەوڵەتی، کەچی گەلی کورد ئەوە 100 ساڵە قوربانیە و مافەکانیشی پێشێل دەکرێت و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ کۆتایهێنان بەو نەهامەتیانە لە ئیدانەی سەرزارەکی زیاتر هەڵوێستێکی کردەیی نییە. بۆیە ئەمڕۆ لە کاتێکدا ئەو یادە دەکەینەوە مرۆڤ لە هەر کاتێکی مێژووی خۆی زیاتر ئاشتی و ئارامی کەوتوتە مەترسیەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەردەوام لە پاشەکشە و بێهێزیدایە، بە تایبەتی لەو شوێنی مافەکان لەلایەن زلهێزانەوە پێشێل دەکرێن.